ئەو دیمەنانەی ئێستا دەیبینن خۆپیشاندانی بەردەم سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانە لە شاری هەولێر کە هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوای کەمکردنەوەی موچەی پلە باڵاکانیان دەکرد. معرم نما هیچم نما بابا معکوسم به هنده بنزین بینن هنده چمیالی بده چمیالو من مردم بخوازم کبرورا ده بابا معکوسم بیرم نصیبه چی برخریم بخو بیرم نصیبه ولا ماري خۆپیشاندەران بە هەڵگرتنی چەندین دروشم خۆپیشاندانیان لە بەردەم سەرۆکایەتی هەرێم دەست پێ کرد بۆ بەردەم پارلەمان و ئەنجومەنی وەزیران داوایان دەکرد هەرچی زووە ئەو جیاوازیە زۆرەی لە نێوان موچەی پلە باڵەکان و فەرمانبەری ئاسایی هەیە نەمێنێت. ئێمە داوا دەکەین ئەم نەعەداتەی کە ئێستا لە کوردستانە هەیە نەمێنێت. مایە شەرمە بۆ حکومەتێک لە کوردستانە کە پێشمەرگەیەک بە 500,000 پێشمەرگەیە لە بەرەکانی شەڕەوە پەرلەمانتارێک 7 موچەی پێشمەرگە وەردەگرێت وەزیرێک 7 موچەی پێشمەرگە وەردەگرێت بەم نادات پەروەریە دەچێتە ڕێوە. جیاوازی نێوان زۆرترین و کەمترین موچە تەنانەت لەگەڵ موچەی سەرۆکی هەرێمە 46 جارە لەگەڵ پەرلەمانتارێکە لەگەڵ خانەی شەهیدێکە 7 جارە ئەمە شەرمەزاریە. جیاوازی موچە لە نێوان بەرزترین و کەمترین موچە لە کوردستان لە دەروەی پێوەرە نێودەوڵەتیەکانە. بۆ کەمکردنەوەی ئەم جیاوازیە داواکارین موچەی سەرۆکی هەرێم وەزیر و پەرلەمانتار و دادوەرانی ئەنجومەنی و دادوەری بۆ نیوەی ئێستا کەم بکرێتەوە. دوو خانەنشینی پەرلەمانتار و وەزیر و سەرجەم لە باڵاکان ڕێک بخرێتەوە و بە پێی ڕێنوێنی خانەنشینی ڕێک بخرێت. ئەگەر چی بەشێک لە پەرلەمانتاران یاداشتی خۆپیشاندەرانیان وەرگرت بۆ ئەوەی لە پەرلەمان ئەو پرسە بە یاسا ڕێک بخەنەوە بەڵام خۆپیشاندەران ڕایانگەیاند بۆ چەندین ساڵە لەلایەن لێپرسراوانی ئەو هەرێمە تەنیا بەڵێن بە هاوڵاتیان دەدرێت بۆ کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان و نابێت بەکردار. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.